سڵاو بەڕێزان، من وسام ئەحمەدم. ئەمڕۆ باس لە دوو کتێبی شیعری دەکەین کەوا لەلایەن نووسەرێکی کوردەوە نووسراون. ئەوانی شەریکە لە کتێبەکانی From Sunflower Soul هەروەها The Ache You Carried لەلایەن نووسەر سامیا جەرجیس. ئەم دوو کتێبانە کتێبی شیعرین، یەکێکیان پێم وابێ ساڵی 2019 بڵاوکراوەتەوە، ئەوەی تریشیان بەم دوایانە و ساڵی 2021 بڵاو کرایەوە. با سەرەتا باس لەو خاڵانە بکەم کە گشتگیرن و لە هەردوو کتێبەکە داهان. یەکەم خاڵ، هەردوو کتێبەکە بۆ گەنجان نووسراون و بۆ لاوان نووسراون. دەتوانم بڵێم ئەو تەمەنەی کە سوودێکی زۆر لەو کتێبانە دەبینێت بریتە لە 15 ساڵی تاکو 25 ساڵی. ئەو بابەتانێک کە لە کتێبەکە بە شێوازی شعر یاخود بە شێوازی کۆت پیشان دراون یاخود مەبەستێک ویستراوە بگەێنرێت، زیاتر ڕوبەڕووی ئەو تەمەنە دەبێتەوە کە لە نێوان 15 تاکو 25 ساڵیە. تەمەنەکانی تریش ڕوبەڕووی ئەو کێشانە دەبنەوە. بێگومان هەر تەمەنێک ئەو کتێب بخوێنێتەوە لە سەری 15 ساڵی ئەوەی لە ئینگلیزی بزانێت سوودی لێ دەبینێت، بەڵام زیاتر و بەتایبەتر ئەوانەی 15 تاکو 25 ساڵی لەبەر ئەوەی کێشە و گرفتەکانی ناو ئەو کتێبانە کە باسی لێوە دەکەن یاخود چارەسەرێک کە دەیدات زیاتر تایبەتە بەو تەمەنانە و ئەو تەمەنانە زیاتر سوودی لێ دەبین و زیاتر ئەو کێشانیان ڕوبەڕوو دەبێتەوە. خاڵیشتر کە بەڕاستی خاڵێکی زۆر گرنگ و زۆر جوانی هەردوو کتێبەکەیە ئەویش گفتوگۆی ڕاستەوخۆیە لەگەڵ خوێنەر. یعنی دەتوانیت لە کاتی خوێندنەوەی شیعرەکان وا هەز بکەیت کە کەسێک بەرامبەرتە جۆرێک لە ئامۆژگاری یاخود جۆرێک لە پەیام بە تۆ دەگەیەنێت کە خوێنەری ئەو کتێبانەی، واتە کە کتێبێک دەخوێنیتەوە هەز دەکەیت کە کەسێک وا پەیامێکت پێ دەڵێت، پەیامێکت پێ دەگەیەنێت. بۆ نمونە ئەگەر شیعرێک لەبارەی سوساید لەبارەی خۆکوشتن بخوێنیتەوە، لەوانەیە زۆر جار بە تایبەتکە گوتم تەمەنی 15 تاکو 25 ساڵی ئەو بیرۆکانی بەمێشکدا بێت. دەبینی لە کاتی خوێندنەوەی ئەو شیعرە کە باس لەو بابەتە دەکات و کێشە و چارەسەرەکان پیشان دەدات، لەو حاڵەتە هەز دەکەیت کە کەسێک کە بەرامبەر تۆ قسە دەکات، یعنی تۆ وا هەز دەکەیت کە بەڵێ کەسێک وا لە تۆ دەگەیەنێت کە زیانەکانی ئەوە چین یاخود چارەسەرەکەی چییە، چی لە جیاتی بۆ نمونە خۆکوشتنە، لە جیاتی ئەوە حەلەکەی چییە. یان هەر بابەتێشتر کە ئەگەر لە کتێبەکە باسکرابێت، تۆ وەک خوێنەر ئەگەر ئەو بابەتە لە ژیانی تۆدا هەبێت یاخود کاری لە تۆ کردبێت یاخود بە زۆرێک لە جۆرەکان ژیانی تۆ ئەو بابەتەی تێدا بێت، هەز دەکەیت کە کەسێک بەرامبەرت کێشەکەت بۆ ڕوون دەکاتەوە، چارەسەرەکەت پیشان دەدات یاخود بابەتەکە بە شێوازێکی جیاواز لەوەی کە تۆ بیری لێ دەکەیتەوە پیشانی تۆ دەدات. ئەوەیان خاڵێکی زۆر جوان لەبارەی هەردوو کتێبەکە کە زۆر جوان گفتوگۆ لەگەڵ خوێنەر دەکەن. خاڵشتر جیاواز لەو شعر و لەو کۆتانێک کە لێرەدا هەن کە کۆتی زۆر سەنجڕاکێشن، شعری زۆر سەنجڕاکێشن و لە هەمان کاتدا زۆر چێژبەخشیشن. وەک دەبینێت کە چەندان بوکمارکم لێداوە و چەندان شوێن هەن کە دیاریم کردوون. بابەتێشتر هەیە ئەویش وێنەکان و وێنەیە ئەو دوو کتێبە زۆر جوان. دەبینی کتێبی دووەم زیاتر وێنەکانی وێنەی جیراون، پێم وابێ زیاتر لەلایەن خۆیەوە نووسەر خۆی وێنەکانی بە کامێرا گرتوون و دایناون و لە هەمان کاتدا شعرێکی لەگەرداناوە کە هەر شعرەکەشی خۆتی. بەڵام لە کتێبی یەکەم شتێکی جوانتریش هەیە کە ئەویش دراوینگەکانن یاخود وێنە کێشانەکانن. دەبینی کە هەندێک شوێنی تێدایە کە وێنەکان بەدەست چێشراون. ئەمە شتێکی زۆر جوان لەبەر ئەوەی زۆر ڕیلێتیدا، زۆر پەیوەستە بە خودی شعرەکە و بە ناوڕۆکی ئەو شعرە کە باس لە چی دەکات. زۆر شوێن دەبینی کە وێنەیەک دروست کراوە، ئەو وێنەیە زۆر جوان لەگەڵ حاڵەتەکە دێتەوە کە لە شعرەکە باس لێ دەکرێت. لە هەمان کاتداوە گوتیشم تۆ وەک خوێنەر هەز دەکەی ئەو وێنەیە یعنی پیشاندانی واقعی تۆیە لە ڕێی وێنەکە و لە ڕێی شعرەکە. و لە هەمان کاتدا دەشبینی کە کەڤەری کتێبی دووەم بە تایبەتی کەڤەرێکی زۆر ڕاقیە. وەک دەبینن بەڕاستی یەکێک لە کەڤەر هەر جوانەکانی گشت ئەو کتێبانێک کە بینیومە پێم وایە کەڤەری ئەو کتێبەیە. هەم ڕەنگەکەی هەم تەنسیقەکەی زۆر زۆر جوانە. خاڵیش تریش کە هەم لەو کتێبە و لە بەشێک لە کتێبەکانی تریش بینیومەوە وا شتێکی جوانیشە، ئەویش بەشبەشکردنی کتێبەکەیە. لە کتێبی یەکەم کتێبەکە دابشکراوەتە چەند بەشێک و لە کتێبی دومیش بە هەمان شێوە دابشکراوەتە چەند بەشێک. بەمەش بۆ خوێنەر دیار دەبێت کە ئەو بەشانە باس لە چی دەکات. بۆ نمونە دەبینی بەشێکیان باس لە وازهێنان دەکات، بەشێکیان باس لە خۆشەویستی دەکات، بەشێکیان باس لە هیوا و ئاواتەکان دەکات. یعنی بەشەکان جیاکراونەتەوە. ئەمەش بۆ خوێنەر ڕوونتر دەبێت کە ئەو بەشە باس لە چی دەکات و زیاتر پێوەست دەبێت بەو حاڵەتەی کە لەو بەشە دیاری کراوە. هەر ئەو خاڵەشەوا دەکات کە کتێبەکە دەتوانین بڵێن هەردوو کتێبەکە دەکرێن بە چەند بەشێکەوە. لە سەرەتادا تۆنێکی تۆزێک غەمباری هەیە، بۆ نمونە وازهێنانە یاخود بەجێهێشتنە ئەو جۆرەیە.
لە کۆتاییدا هیوا و حەز و ئاوات و هەڵسانەوە و هۆپ. دەبین لە سەرەتا کتێبەکە تۆزێک تۆنەکەی تاریکە لە کۆتاییدا ڕووناک دەبێتەوە. ئەمەش هەم پەیامەکەی زۆر جوان دەگەینێ پەیامی کتێبەکە بگشتی، هەمیش شتێکی زۆر سەرنجڕاکێش لەبارەی کتێبەکە کە کتێبەکە مەبەستی ئەوەیە ڕاستە ناخۆشی هەیە بەڵام لە هەماکەدا هیوا هەیە، هۆپ هەیە و هەڵسانەوەش هەیە. وەک دەبین لە سەرەتادا ناخۆشیە و دواتریش هیوا و هەڵسانەوە و ڕایزینگە. یەک دوو خاڵتر هەبوو کە دەتوانم بڵێم لە کتێبی یەکەم جیاوازە لە کتێبی دووەم. وەکوتم هەردوو کتێبەکە لە سەرەتادا خەمباکەرن بەڵام دواتر خۆش دەبێت، دواتر بەرەو هیوا و هۆپ دەچێت، بەڵام ئەمەیان زیاتر لە کتێبی دووەم دەبینرێت. لە کتێبی یەکەم دووبارە تۆنەکەی هەر تاریکە، تەنانەت لە کۆتاییەکانیش تۆنیشی زۆر هیوابەخشی پێ نییە، زیاتر واقعی ژیان دەردەخات، بەڵام لە کتێبی دووەم زیاتر هیوابەخشە، زیاتر ڕووناکەرەوەی، زیاتر هیوا و ئاوات بە خوێنەر دەدات. هەر بۆیش دەبینی کە تەنانەت بەشبەشکردنەکەشی ئەوەم پیشان دەدات. وەک دەبین لە کتێبی دووەم ئەو بەشبەشکردنە پیشان دەدات کە سەرەتاکەی تۆزێک تاریکە بەڵام دواتر زۆر ڕووناک و زۆر هیواخواز دەبێت، زۆر هیوابەخش دەبێت. ئەوەی زۆر بەدڵم نەبوو بە تایبەت لە کتێبی دووەم. هەستم کرد نازانم لە کتێبەکانی پێشتریش بە تایبەت شیعریەکان من هەستم کردووە کە تۆزێک هەڵەی گرامەری زۆرە. ئەمەیان لە کتێبی یەکەم تا ئاستێک پێم وابێت کەمتر بوو، هەڵەی گرامەری هەبوو بەڵام تا ئاستێک کەمتر بوو، بەڵام لە کتێبی دووەم دەتوانم بڵێم زیاتر ببوو. نازانم دووبارە دەکەمەوە، پێشتریش گوتومە لەوانەیە من هەڵەبم، لەوانەیە ئەوە تەکنیکێکی شیعر بێت، لەوانەیە زۆر شوێن هەبێت کە وا پێویست بکە بەو شێوەیە بنووسرێت. خۆشم ئەوەندە ئارەزووی گرامەرم نییە و ئەسڵەن حەزی زیاتر حەزی ئەدەبم هەیە، بەڵام پێم وابێت لە هەندێک شوێن بە تایبەت لە کتێبی دووەم هەڵەی گرامەری زۆر زەق هەبوو، یانی دەکرا ئەو هەڵەیە نەکرێت و لە هەمان کاتدا پەیامەکەش بگەێنرێت، مەبەستەکەش بگەێنرێت، لە هەمان کاتدا تۆنەکەش تۆنی شێعرەکەش بمێنێت و شێعرەکە ڕێزم و سەرۆ و قافی خۆی هەر بمێنێت. پێم وابێ ئەمەیان هەندێک شوێن بەڕاستی بێزارکرد بوو. هەر بۆیەشە جاری وە هەبوو کە وای دەکرد کە کتێبەکە تۆزێک لاتەوە سارد بێت. لەگەڵ ئەوەشدا هەردوو کتێبەکە شایانی خوێندنەوەن، بە تایبەت کە نووسەرەکەیان کوردە پێشنیاری دەکەم ئەو کتێبانە بخوێننەوە. ئەگەر لە ڕووی دەرونیەوە حەز دەکەی شتێک هەبێت کە ناخت هێور بکاتەوە، حەز دەکەی کە شتێک هەبێ ڕیلاکس ئیسراحەت شوویەک پێ بدات، پێشنیار دەکەم ئەو دوو کتێبانە بخوێنیتەوە، لەبەر ئەوەی کتێبی شیعری هەم چێژ بەخشن هەمیش سادەن، دەتوانی ئەگەر ئینگلیزیەکەش زۆر زۆر باش نەبێت بیان خوێنیەوە و تیان بگەی و چێژیان لێبینی. من هەردوو کتێبەکە لە نێوان 3.5 بۆ 4 پێدەدەم. ئەگەر ئەو هەڵ ڕێزمانیانە نەبانە بەدڵنیاییەوە 4 ڕێکم پێدەدا و ئەگەر زیاتریش نەبا، بەڵام پێم وایە ئەو هەڵ ڕێزمانیانە وایان کرد هەندێک شوێن تامی ئەو شیعر و تامی ئەو کۆتانە تۆزێک کەم بێتەوە بەهۆی ئەو هەڵ ڕێزمانیانە. نازانم دووبارەش دەکەمەوە لەوانەیە من هەڵەبم، بەڵام هیوادارم ئەگەر جاری داهاتوو ئەگەر ئینشاڵڵا کتێبی سێمی ئەو نووسەرەمان بینی سامیە خان، هیوادارم ئەو هەڵان ڕاز بکرێنەوە. دیمە باسێک بوو لەبارەی هەردوو کتێبی From Sunflower Soul، کتێبی یەکەمی سامیا جەرجیس، هەروەها کتێبی The Ache You Carried، کتێبی دووەمی سامیا جەرجیس. هیوادارم بیخوێنەوە، هەر لە خۆشی دابن.